کاک فواد بوون منە کاتێک گۆڕێکی بە کۆمەڵ دەدۆزنەوە هیچ ڕێگایەک هەیە بۆی بزاندرێ بتواندرێت بۆ منە بزانین ئەو خەڵکانە خەڵکی کام ناوچاون یان ئەوە پرسیارێکی زۆر منطقیە پرسیارێکی زۆر ڕێکە لە دوو ڕۆ دەتوانین ئێمە خەڵکەکان بدۆزینەوە بۆ نمونە خەڵکی منطقە بۆ منطقە جلوبەرجیان جیاوازی هەیە بەڵێ بێگومان لەوانەیە بە شێوەی جلوبەرجیان بتانن بزانن هیچ شوێنێکە بۆ نمونە بارزانیەکان جلوبەرجی تایبەتیان هەیە شان و شەپچی پێدەڕێن کاتێک دەدۆزرێنەوە دەزانەوە هی بارزانێک جلوبەرگ هەندە جاریش ناسنامەیان لەگە دەردەچی بە ناسنامە دەناسرێنەوە بۆ نمونە لەو ڕفاتی 172 ئەنفال کراوەکە ناسنامە لەگەڵ چەند ڕفاتێک هەبوو دەمەوێت شتێکی سەرنجڕاکێش لێرە باز بکەم لە سۆشیال میدیاش بڵاو بووە ئەحمەد عەلی هەیە خەڵکی یەک لە گوندەکانی گەرمیانە لەو گۆڕە بە کۆمەڵی ئەو جارە کە ڕۆژێک دوای ئێمە چووە سەردانی گۆڕە بە کۆمەڵی کردووە ڕفاتی دایک و خوشتی خۆی بە جلوبەرگەکانی ناسیتەوە چکە دەرێ من ئەو جلوبەرگەی کە لەبەر برایەکەم بووە دەزانم کە نەفسی جلوبەرگە بێگومان کاک فواد کاتێک گۆڕێکی بە کۆمەڵ دەدۆزنەوە لەسەر چه ئەساسێکە ئێوە چۆن دەزانن مەسەلەن لەو شوێنە گۆڕێکی بە کۆمەڵ هەیە کە 182,000 ئەنفال هەیە باشە لە چه ئەساسێک دەزانن کە لەو شوێنە گۆڕێکی بە کۆمەڵ هەیە خۆی لەگەر ڕزگارکردنی عێراق ئەمریکیەکان لە ڕێگەی ئەقمار سناعی بە GPS شوێنی نزیکەی 300 موقعی گۆڕی بە کۆمەڵیان تهدید کاتێک کە دەرێ موقعی گۆڕی بە کۆمەڵوانەیە هەر موقعێک چەند گۆڕێکی بە کۆمەڵی تێدا بێت لەبەرەوەی لە دوو ڕفات زیاتر ناوی لێدەنن گۆڕی بە کۆمەڵ ئەو مەسحەیانیان ئەو ڕووپێوەیاندا لایانی پەیوەندیدار کە ئەو کاتە وەزارەتی مافی مرۆڤی عێراقی تەبەنی ئەو مەلەفەی دەکرد بەجێرەی ئەوەی تقریبان شوێنەکان دیارە لە هەمان کاتدا مەسەن ئەوانی ڕزگاریان بۆ نمونە تەیمور دەیزانی لە سنووری سەماوەی گۆڕی بە کۆمەڵ هەیە بەڵام تەحدیدەن شوێنەکەی نەدەزانی هەتا لە ساڵی 2018 باسی گۆڕی بە کۆمەڵی سەماوە دەکەم 2018 لە ڕێگەی بارانبارینەوە کە باران دەباری وەکو لای خۆمان جۆگە دەبەستی ئاو جلوبەرگ بە دیار کەتیە شوان و شوانکارش لەوێ بەوێدا چوونە خەبەری پارێزگای موسەنایاندایە کە گۆڕێکی بە کۆمەڵەوە هەیە دواتر هەمان کات کە دەستکرا بە هەڵدانەوەی گۆڕی یەکەم لە ڕێگەی فەحسکردنیان لە ڕێگەی بە دوواداچوون بۆمان دەرکەوت کە دوو گۆڕی تریش لە هەمان شوێن هەیە لەو جارش کە ئێستا کارکردن لەسەر گۆڕی دووەم بەردەوامە گەیشتنە قەنەعەت کە دوو گۆڕی تریش هەر لە هەمان شوێنەیە ینی هەتا ئێستا جگە لەوەی هەڵدراوەتەوە چار گۆڕی بە کۆمەڵ لەوێ بوونی هەیە بە قەنەعەتی ئێمە وەکو لایانی متابعی ئەو کەیسە لەو شوێنە زیاتر لە دەگۆڕی بە کۆمەڵی لێ